بۆ جاری دووەم وەفدی حکوومەتی هەرێم و ناوەند لە ماوەی چەند مانگێکدا سەردانی مەرزی پشتە دەکەن کە دەکەوێتە سنووری ناحەی بەمۆی سەر بە پارێزگای هەڵەبجە. دەیانەوێ ئەم دەواازە سنووریەش بکەنە نێودەوڵەتی، وەک نوێنەری حکوومەتی هەرێم دەڵێت بە هەوڵی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم توانیمانە بەشێکی زۆری کارەکانی ئەم مەرزە تەواو بکەین. 4 مانگ پێش ئێستا سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا بوو کە دەواازەی سەرتەک لە سەرتەک بگوێزرێتەوە بۆ پشتە، چونکە 20 کیلۆمەتر ئەم دەواازەیە لەم شوێنە دوور بوو لە سنوورەوە. بۆیە بەپێی نظامی حکوومەتی ناوەندی عێراقی کە ئەبێ دەواازە سنوورەکان لە نقطەی سفری حدودی بن، بڕیارەکەمان جێبەجێ کرد. ئێمە لە ماوەی 90 ڕۆژە گواستمانەوە بۆوێ و ئەمان هاتنەوە بۆی دڵنیابن کە ئایا دەواازەکە چۆتە نقطەی سفر لەسەر حدودی ئێرانە. ئێستا دەواازەکە وەکو بینیان لە دەواازەی نقطەی سفری حدودیە لە مەرزی پشتەیە لەسەر حدودا و هەموو پێداویستەکانی ئەو دەواازەیە لەوێ ئامادەیە و 15 دایرەی جیاواز لەوێن و پێداویستەکان دابین کراوە. هەروەها دڵنیابوونەوە لەوەی کەواجەنابی کاقوبات تاڵەبانی بودجەی تایبەتی بۆ تەرخان کردووە بە 385 میلیۆن دینار بۆ ئەوەی دایری گومرک لەوێ دامەزرێ و کۆمەڵێک بودجەی کە بەڕێوەیەکەوە بۆ دایرەکانی کە لەوێ ئامادە باشی تیاکرێت هەمووی بە فەرمانی جەنابی کاقوبات تاڵەبانی ئامادەکراوە. لە سەرەتادا حکوومەتی ناوەند داواکار بوون مەرزەکە لە کۆتا خاڵی نێوان وڵاتی ئێران و هەرێمی کوردستان بێت کە لە ئێستادا مەرزەکە لە کۆتا خاڵ وەکو خۆی بنیاد نراوەتەوە. بەڕێوەبەری گشتی دەواازە سنووریەکانی عێراقیش ڕایگەیاند لە مەرزی پشتە هەنگاوی باش نراوە بۆ ئەوەی ئەم دەواازە سنووریە بە یەکجارەکی بکرێتە نێودەوڵەتی و چاوەڕوانی وەڵامی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران دەکەین تا بزانین ئەوانیش تا چەند ئامادەکاریەکانیان لە دیوی خۆیانەوە تەواو کردووە. لیژنەکەمان ڕەزامەندی نیشاندا بە هێنانی زۆربەی زۆری بەڕێوەبەرایەتیەکانی تایبەتمەند کە دەبێت لە مەرزەکەدا هەبێ و ئەوەش بینراو هەستی پێکرا کۆشێکی باشە بۆ کە بەڕێوەبەرایەتیەکان لە ماوەیەکی کەمدا ئەرکی خۆیان بە پایان گەیاندووە. ئەوەی جێی سەرنجە ڕێککردنەوە و چاکردنی ڕێگاگشتەکەی و کاریشی تێداکراوە بۆیە ئێمە ڕەزامەندی دەرەبڕین بە خەرجکردنی بارەی پێویست بۆ تەواوکردن و قرتاوکردنی ڕێگاکە. لە کۆتاییدا لیژنەکەمان لە ڕێگەی راپۆرتێکەوە بڕوای خۆی نیشان دەدا سەبارەت بە بوونی مواسەفاتی نێودەوڵەتی لە مەرزەکەدا و دوای بڕیاریش لای سەرۆکوەزیرانی عێراقا. هەروەک دەبێت لایەنی برایانی ئێرانیش لەو دیوە کاری خۆیان بکەن و پێشم وایە هەوڵەکانی ئەوانیش جێستای شەو بۆ سوودی هەردوو وڵاتیشە. ئەو شۆفێرانەی لەم مەرزە کار دەکەن دەڵێن ئەگەر مەرزی پشتە بکرێتە نێودەوڵەتی هەلیکار بۆ چەند هێندەی ئێستا زیاد دەکات و دەبێتە هۆی کاراسانی زیاتر بۆ هاوڵاتیان ئەم سنوورە. بێگومان ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر ئەبێ لەم سنوورە لەم دەواازەیەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە بە هاوڵاتیش بڵێ زیانی ئیسفادەی بە هاوڵاتیە بێ بۆ شێوەیە. تا ڕادەیەکی زۆر ئێمە خەڵکی شوێنەکەین و ئیسفادەی لەکەین و ئەوانشە لێرا ئیشەکەن کاریان دەسەکەوێ و یعنی هەلی بێکاری کەمترێتەوە ڕاستی گەرەی بێ ئیسال لەیرا چەنەها کەسی هاتیا بێ ئیشە و هیچ ئیشێکی نییە بەس ئەگەر ئەم مەرزە بێتە نەودەوڵەتی کاورا دوکانێدانێ کاورا ساقی خۆیەکە بەس نەبێ بۆ ئێمەش زەرەرە و هیچ ئیسفادەیشی لێ ناک. سوودێکی زۆر زۆریە بێ بۆ هاوڵاتیان و هیوادارین بکرێ بە نێودەوڵەتیش. ئێستا کە هاتی بەم دیوە یانی ئەگەر بکرێ بە نێودەوڵەتی کاراسانیتر ئەبێ بۆ ئێمە بەڵێ باشتر ئەبێت ڕۆشنە ژوورۆمان خەتەکانمان دوایی زیاتر سیعری زیاترەکە وەکوانەی پەروێزخان و باشماخ و مەرزەکەدەوەن نێودەوڵەتەکانی تر. لە پێشترە هاوڵاتیانی ئەم سنوورە بە کۆڵبەری بارەکانیان لێرەوە داخڵی سنووری ئێرانە کرد، بەڵام لە ئێستاە بە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵە درێ لەگەڵ حکوومەتی ناوەند ئەم مەرزەش بکرێتە مەرزێکی نێودەوڵەتی و هاوڵاتیانی ئەم سنوورەش وەکو سەرجەم مەرزەکانی تر ببنە خاوەن مەرزێکی نێودەوڵەتی خۆیان. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، مەرزی پشتە.